لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا لە شاری سلێمانی بە فەرمانی دادوەر و لەلایەن هێزەکانی بەڕێوەبەرایەتی گشتی ئاسایشی سلێمانیەوە باندێک دەستگیر کران کە تۆمەتبارن بە ئەنجامدانی چەندین تاوانی جۆرا و جۆر. لەوبارەیەوە ڕای ڕزگار حەمەڕەحیم بەڕێوەبەری ڕاگەیاندنی بەڕێوەبەرایەتی گشتی ئاسایشی سلێمانی بە کورسات نیوزی ڕاگەیان بە تۆمەتی ئەنجامدانی چەند تاوانێک بە فەرمانی دادوەر ئەو کەسانە دەستگیر کراون و یەکێکیشیان لێ ئازاد کراوە. دوایەوەی لە چەند ڕۆژی ڕابردووە هێزەکانی بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی توانیان چەند کەسێک دەستگیر بکەن بە تۆمەتی جیاواز. یەکێک لەم دەستگیرکراوانە ناوی بە بڕیاری دادوەر هێزەکانی ئاسایشی سلێمانی ئەم کەسیان دەستگیر کرد. دادوەر بڕیاری ئازادکردنیە و هێزەکانی بەڕێوەبەرایەتیشمان وەک جێبەجەکاری یاسا هەم لە دەستگیرکردن و هەم لە ئازادکردنیشدا ئازادیان کرد و ئەم گرتن و ئازادکردنی هیچ دەستێوەردانێکی سیاسی لە پشتەوە نەبوو، تەنها کەیسێکی قەزایی و یاسایی بوو. بەڕێوەبەری ڕاگەیاندنی ئاسایشی سلێمانی وتیشی لێکۆڵینەوە لەگەڵ ئەو کەسانەی تردا بەردەوامە کە تا ئێستا دەستگیر کراون. چەند کەسێکن بە تۆمەتی جیاواز گیراون، دیارە هەرێکەیەکیان بۆ خۆپاکردنەوە یاخود بۆ ئەوەی کە هاوکاری و یاخود شەریکی زیاتر بێنە خەڵکانێک هێنێ شەرت مەرجن هێچکەسنە ئەوان ناوی بێنێ تۆمەتبار بێ یا دادوە بڕا بە وتەی ئەم کەسانە بکە ئەبێ بەڵگەی لەسەر بێ کە بەڵگەش نەبوو ئازاد دەکرێن. هەرسەبارەت بە دەستگیرکردنی ئەندامانی ئەو باندە تەلار لەتیف ئەندامی لێژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان لە لێدوانێکی تایبەتدا بۆ کورسات نیوز ئاماژەی بۆوەدا قوربانیانی دەستی ئەو باندە دەتوانن لە ڕێگەی لێژنەکانی پەرلەمانی کوردستانەوە داوای مافی خۆیان بکەن. ئەوانی کە بوونەتە قوربانی ڕاستەوخۆ لە ڕێگەی دادگاکانەوە ئەوە پێویستە سکاڵای خۆیان بکەن و ئەگەر هەناش بن بۆ لای ئێمە بە دواداچوونی وردەکەین، ڕاستی ئێمە ناتوانین کار لەسەر دەسەڵاتی دادگاکان بکەین، بەڵام لە ڕێگەی داواکاری گشتیەوە ئەتوانی بە دواداچوونی باشتر بکەین و کاری جدیتر بکەین. بە تایبەتی بوونی ئەم جۆرە باندانە مەترسیەکی زۆر مەترسیدارە بۆ ئێستا بۆ داهات و بۆ ژیان لەسەر ژیانی تاکان لە هەرێمی کوردستانە، چونکە هەر نابێتە هۆکاری ئەوەی کە بڵین لە ڕووی داراییەوە ئەبێتە هۆکار بۆ زەر لەگەیان لە تاکان، بەڵکو ئەبێتە هۆی مەترسیش بۆ یاخود هەڕەشە بۆ ژیانیشان. چالاکوانانی کۆمەڵی مەدەنی و یاساناسان سەبارەت بە دەستگیرکردنی ئەم باندە ئاماژە بە ڕۆڵی داواکاری گشتی دەکەن کە لە کاتی دەرکردنی بڕیاری دادوەری لێکۆڵینەوە سەبارەت بەو دۆسیانە پێویستە داواکاری گشتی ڕۆڵی خۆی بژێڕێت. هەموو بڕارێکە دادوەری لێکۆڵینەوە بڕیاری تا دەردەکات داواکاری گشتی و بڕیارە دەبینێت. ڕۆڵی داواکاری گشتی لەوێدا دەردەکەوێت کە بڕیارەکانی دادگا دەچێتە بەردەسی بڕیار بە دەستگیرکردن یاخود بڕار بە ئازادکردنی ئەو کەسانە کە لایەن دادوەر دەردەچێت پێویستە داواکاری گشتی بە دواداچوونی جدی بۆ بکات. ئەگەر بەڵگە هەیە لە دژی ئەم کەسانە پێویستە ئەو بڕارانە تەمیز بکاتەوە هەڵسێ بەو کارە یاسایی کە خۆی لەسەر شانێتی بریتێ لە بەدواداچوین بۆ کەیسە یاسایەکەوە تەمیزکردنەوەی لە ڕێی ئیجراعاتی یاساییەوە کە بۆی دیاری کراوە. قادر ڕزگەی ئەندامی لێژنەی کاروباری ناوخۆ لە پەرلەمانی کوردستان ئاماژەی بەبوونی فشاری سیاسی کرد لە کاتی لێکۆڵینەوە لەو جۆرە دۆسیانەدا. حەز دەکەین کە تەنسیقێکەیە لەلایەک تەنسیقەیە و لەلایەکیش گوشاری سیاسی هەیە. جا گوشاری سیاسی لەلایەن حیزبی سیاسیەوە بێ یاخود لەلایەن ئاشخاصی سیاسیەوە بێ بەداخەوە دەلالەت لەوە دەکا کە هەمووان وەکیەک لە بەردەم یاسا یەکسان نین. سەبارەت بە چۆنێتی ڕێگریکردن لە دووبارەبوونەوەی ئەو جۆرە دۆسیانەش تەلار لەتیف ئاماژەی بە ڕۆڵی داواکاری گشتی کرد بۆ هەوڵدان بۆ دەستگیرکردنی تاوانباران و بنبڕکردنی ئەم تاوانانە لە کۆمەڵگەدا. داواکاری گشتی ڕقیبێکی ورتر بێ لەسەر بڕیارەکانی دادگا بۆ ئەوەی ئەو کەسانی کە بۆ تۆمەتانە ئەگیرێن ڕاستەوخۆ بە کەفالە بەرنەبن و بە هەندێ مادەی قورستر ئاراستیان بڵین تۆمەتەکان ئاراستە بکرێ بۆ ئەوەی نەبنە هۆکارێک بۆ ناسەقامگیری. ئەنجام نەدانی کاری پێویست بۆ دۆسیی قوربانیانی دەستی ئەم جۆرە باندانە نیگەرانی لای پەرلەمانتاران دروست کردووە. بۆ هاوڵاتیە کە قوربانی دەستی فەردێکی ئەو جۆرە باندانەیە هۆکار چییە کە دام و دەستگای مختەس بەدەمیەوە ناچێت لە کاتێکدا ئەو خۆی دەیەوێت داوای پێشکەش کردووە بۆ داواکەی ناجوڵێنرێ بۆچی ئیجراعاتی یاسایی ڕوبەڕووی ئەوانە ناکرێتەوە. وەک پەرلەمانتاران و چالاکوانانی کۆمەڵگەی مەدەنی ئاماژەیان بۆ کرد پێویستە هەوڵی جدی بدرێت بۆ دەستگیرکردنی تاوانباران و بنبڕکردنی ئەم جۆرە باندانە و هەموو لایەک ئەرکی خۆی جێبەجێ بکات بە مەبەستی هەرچی زووە گرتنەبەری ڕێکاری دادگاییکردنی تۆمەتباران. ئەمە جگە لەوەی پێویستە داواکاری گشتیش ڕۆڵی خۆی بگێڕێت بۆ پاراستنی سەروەری یاسا و
لێکۆڵینەوەی ورد لەو جۆرە تاوانانەش بکات تا هاوڵاتیانیش زیاتر دڵنیایان لا بچەسپێت بەوەی بەدەستگیرکردنی ئەو جۆرە باندانە هێزانامنیەکان سەر و ماڵیان بە تەواوی دەپارێزن. وەک تەلەرلەتی ئەندامی لێژنەی یاسایی پارلەمانی ژووتی قوربانیانی دەستی ئەو باندەش پێویستە سکاڵا تۆمار بکەن و دادگاکانیش ڕێکاری یاسایی پێویست بگرنە بەر.